یارانە کوردەوار وەختتان وەخەیر. ئێمە دوێکە دیبەیتێکمان بوو لە وەڵامدانەوەی مەلابەختیارە. ئەمە بەشی دووی ئەو وەڵامەسە و ئەم دیبەیتانە لە چوارچێوەی ڕێگە حەل سێومە خەڵکە کوردە لە هەرێمە کوردستانە. من دوێکە ئاماژەم بەوە کرد کە ئەگەر خەڵک ڕانەپەڕێ بەرامبەر بەدەسەڵاتە حکوومەتە هەرێم و ئەگەر ئەم وەزعیەتەوە بەردەوام بێت کە هەیە، خەڵک سێ ڕێگەی لەبەر پێدایە. ڕێگەی ئەووەڵی دوێکە باسم کرد ئەوەی کە خەڵک ئەمانە تەحملکە و بوەستێ بە دیارە شوعبەدەبازی و ساحری ئەمانەوە لەگەڵ دەوڵەتانە منتەقە و لەگەڵ بەغداد و هیچ تەئسیرێک و هیچ دەورێک لە ژیانە خۆیان نەگێڕێت. ئەمە ڕێگە حەل لە دووەم ئەمەسە خەڵک بە فیتە کەسانێک وەکو شاسوارە عەبدولواحد و کەسانێک لەو دەسە ئەم ئێعترازە کارتۆنیانە بە شێوەی هەڵپەڕکە و چقانە لێدان و ناوە خیابان بەردەوام بکات. ئەم ئێعترازاتانەی چقانە لێدان و هەڵپەڕکەکردن و کۆڕگێڕانە ناوە خیابان تەئسیرەکەی لەکوێ ئەبێت؟ ئایا ئەمە دەسەڵات ئەخا؟ ئایا ئەمە کیانە مردم دروست ئەکا؟ ئایا ئەمە دۆمۆکراسیە ڕادیکاڵ ئێنێت؟ هیچ کام لەمانە نایەڵێ، بەڵام ئەمانەی لە شێوە ئێعترازاتە ناوە شەقامەکان کە بە هەڵپەڕکە و بە چەقانە لێدان و ناویان یاگەی ئێعترازاتە هێمنانەی مەدەنیانە یەک بیانوەدا بەدەست حکوومەتە مەرکەزیە عێراق و دەوڵەتە فدراڵە عێراق بتوانێت بە بیانووی پشتگیریکردن لە مردم و خواستە مردم بێتە مەیدان و بتوانێت زیاتر ڕۆڵ بگێڕێت لە هەرێمە کوردستانە کە ئەمە بە کەمکردنەوەیە دەسەڵاتە حیزبەکان حتا تا ئەو ڕادەی کە حکوومەتە هەرێم باتڵکە لەوانەیە سەرانەکانی نەگرێت عیدەیەکیان لە ژێرە ناوە فەساد بگرێ، بەڵام پەیکەرە و هەیکەلەی حیزبەکان بهێڵێتەوە کە مدەتێک ئیدامە بدەن تا ئالتەرناتیڤە جەدید لە ژێرە ناوە قیامە مردم لە بەرامبەرە فەسادە دروست بکات. و ئەمما ڕێگەی سێوەم ئەمەسە کە ئێمە ئەیکەین. ئێمە لەم ئێعترازە و دەرفەتانەی کە دروست بووە خەریکین لە ناو ڕووداوەکانە شکڵ و شێوازە شۆڕش دەرئەخەین. بالئەخەرە ئەمڕۆ مردمێک گەیشتوون بە ڕۆژە تنگانە، مردمێک کە ساڵها لەسەریان کار کراوە کە بیر نەکەنەوە، کە دنیا بە غەڵەت بخوێننەوە، کە سەوادە غەڵەتیان بێ، کە دەرکێکیان لە دەوروبەری خۆیان نەبێت، بەڵام ئیمڕۆ سەرتاپای وجودیان ئازارە و لە پشتە ئازارەکان و تێنە ناوە خیابان. ئەم مردمە ئێشێت بەرەبەرە هەندێک ڕەحبەر پەیدا بکات. ئەم ڕەحبەرانە دەبێ بتوانن دیسکۆرسێکی ئینقلابیان پێبێت کە بتوانن ڕەحبەریەتی هەموو ئێعترازاتی عێراق بکەن، نەهەرێم. چون کێشە لەگرایە ئەمانە واعێژن ئەگەر ئەم ئێعترازاتی مردمە بە شێوەی سووتاندنی موئەسسات و ببێ بە چەک ئەدەستگرتن لە بەرامبەر حکوومەتە هەرێم، حکوومەتە مەرکەزی لە نەبوونە دەسەڵاتە هەرێم و لە نەمانە هێزە سەربازیە حیزبەکان بتوانێت هێزە فدراڵ بکێشێتە سەرەوە و بتوانێت دەست بگرێ بەسرە شیمالی حەبیب. خەڵک دەبێت لە خیابانە هەموو سناریۆکان بزانێت و بزانێت کە ئەگەر گەرەکێسی دەسەڵاتە حکوومەتە هەرێم بخات چۆن گەرەکیە بیخات، ئەگەرەکان لە خستنی ئەم دەسەڵاتە چین و کێها چۆن بازیەکەن بۆ کردنەوەی ئەمە و بۆ ئەوەی کە مەبسووت مەلابەختیار وەڵامە خۆی بگرێ و پێی وان نەبێت خەڵکی معتەرز ئینسانی ئینقلابی کوردی تئۆری پێ نییە، خوێندنەوەی پێ نییە، ناتوانێت داهاتوو ببینێ. بۆ خاتری ئەوەی ناتوانێت داهاتوو ببینێ دەبێت دەمدا بخە
وأمان تحملك وأمان وكو حقيقة واقعيتك بشيوي أمر طبيعي ببينيتوا بويا ئێمە ناچارین لەوەی کە تەحلیلی بکەین لە ئەوزاعێک لە عێراق هەیە هەرەو جۆرەی کە لە ئێرانە سپاه پاسداران و بیت ڕەحبەری بە شوێنە پارادایم شیفتان بە شوێنە گۆڕینە ڕواڵەتە دەسەڵاتن ڕواڵەتە دەسەڵاتە ئێرانی جوولەکەن هەر ئەم بەرنامە لە عێراق و جێبەجێوێت لە کەیوە لە ڕۆژ ئەووەڵە ڕۆخانە حکوومەتە بەعەس وەسەدام حسێن لە ساڵە 2003 تا ئێستا سناریۆی جۆرا و جۆر خەریکە لە عێراق تەعقیب بکرێ ئاخرین سناریۆ ئەگات بە کازمی بۆ خاترەوەی لە کازمی تێبگەین و بزانین کازمی هاوردەی کێیە و کازمی ئیتفاق نییە ڕووداو نییە لە پڕێکا دروست نەبووە هەروە لە خۆیوە نەهاتکە دەبێت ئەقەبەی ئەمە بەڕەسی بکەین دەوڵەتە ئێران دەوڵەتە یەهودە ئێستا خەریکە ڕواڵەت ئەگۆڕێ و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بە تەمامە قودرەت لە پشتیتی دەوڵەتە ئێران گزارش ئەدا لە دووشت لەسەر دوو کۆڵەکە سوارە کۆڵەکەی ئەووەڵ شەهریاری کۆڵەکەی ئەوەڵ نظامە پادشاهیە ئاریایی ئێرانیە کە کوردیش ئەخەنە ئەم بازنەوە یعنی کورد لە منزەرە ئاریایی و لە منزەرە نظامە پادشاهی و ئەبێ بە ئێرانی تا هەرکوێ ئەم کوردە هەبێت ئەبێ بە ئێرانی بەڵام ئەم کوردە کاتێک لە بازنەی ئەم ئاریایی گەریە قەرارەگرێت کە ئەم ئێرانە گزارش لە مەطلبێکی تر ئەکا مەطلبە ترەکە شیعەبوونە لە ناوە دڵ ئەم جەهانە ئیسلامە شیعە ئەقەلیەتێکە ناگا بە 15% مەوجودیەتیشی تا ساڵە 1970 نەبووگە نێسی لە پڕێکە ئەم شیعە ساختە و پەرداختە ئەکەن ئامادەی ئەکەن وە لە چوارچێوەی دەوڵەت ملەتێکا بەناوە دەوڵەت ملەتە ئێرانی شیعە گەرەکێسی ڕەحبەریەتە جیهانە ئیسلام بگرێ هەر کەسێک کە گەرەکێسی ڕەحبەریەتە جیهانە ئیسلام بگرێ لە قەرنە بیستمۆ ئێشێ ئیعلامە شەڕ بەر عەلەیهە ئیسرائیل بکات بۆیە لە کاتە هاتنە ئایەتڵڵا خومەینی ئینحیساری دوژمنایەتی لەگەڵ ئیسرائیل ئایەتڵڵا خومەینی بۆ خۆی ئەیسێنێتەوە سوڵتەی جیهانی بەرەبەرە شەڕە مسلمان و یەهودی تبدیل ئەکا بە شەڕە ئەعراب و یەهود ئیسرائیل بەرەبەرە شەڕە ئەعراب و ئیسرائیل دوای ئەوەی کە فلستینیەکان بەڕەسمیەت ناناسن وەگەرەکیانە بەرە مبارزاتە مەردەمە فلستین بە دانووسانە لەگەڵ ئەردەن و لەگەڵ میسر و لەگەڵ سەرانە کشوەرانە عەرەبی تەواو بکەن لەگرا جەریاناتە فلستینی بێشوناس و بێهۆڤیەتەون مشەخەسەن ئەلفەتح داستانە دوژمنایەتیە موسڵمانان و یەهودیەت لەگرا ئاو ئەخوا کە یەهود لە توولە تاریخیا لەم خاوەرمیانە ئەقەلیەتێ بوو لە ژێرە دەسە ئەکسەریەتە موسڵمان گیان و ماڵی پارێزرا بوو لە ژێر دەسە ئەکسەریەتە موسڵمان لە پڕێکە لەم قەرنی بیستە ئەم ئەقەلیەتە بەشێک لە وڵاتانی ئیسلامی و مهمترین بەشی داگیر کرد و ئێستا ئیسرائیل گەرەکێسی حکوومەت بکا بەسەر ئومەتە ئیسلامی بۆیە دەوڵەتانە نظامە سوڵتەی جیهانی لە پشتە دەوڵەتانە عەسکەری و دیکتاتۆریەتە ئستەیتەکانە عەرەبی بوو بۆ خاتری ئەمەی کە ناسیۆنەلیزمە عەرەبی هەڵنەسێت و دیسانەوە ئەم بازنەیە شەڕە ئەعراب و ئیسرائیل سەر نەگرێت بۆیە ئەمەی ئەتوانی ئیحساساتە مردم لە ڕێگای دەوڵەتە لە ڕووبەر جەهانی و لە ناوەوە زەعیف بەناوە دەوڵەتان عەرەبی کۆنترۆڵ بکە پس ناسیۆنالیزمە عەرەب شکلی نەگرت ناسیۆنالیزمە عەرەب بەجێ ئەوەی کە پەلامارە ئیسرائیل بدات پەلامارە ئێرانە شیعەیدا
ئاخرین هەیکەلی سەدام حسێن بوو. لەگرا شیعە مەوجودیەتی پەیا کرد، بەشێکی فرە لە جنوب عەرەبستان، بەشێک لە بەحرین، بەشێک لە یەمەن، بەشێک لە عێراق و بەشێکی گەورە لە عێراق لە ژێر دیسکۆرسە شیعەگەریە دەوڵەتە ئێرانی بوون. ئالەگرا بۆ ئەوەڵین بار دوای ئەوەی کە دەوڵەتە ئێرانی دوژمنایەتی ئیسرائیلی گرتە ئەستۆ و ئینحیسار ئەم شەڕەی گرتە ئەستۆ اتفاقی ترکەفت. شەڕە ئەعراب و ئیسرائیل بوو بە شەڕە فلستین و ئیسرائیل، بوو بە شەڕە فلستین و ئیسرائیل. ئەگەر ئێمە لەمە تێگەیشتین ئەو وەختە تێنە سەر ئەوزاعە عێراق. عێراق بە درێژایی مێژووی 100 ساڵەی کە دروست کراوە لە ژێرە دەسە ئەقەلیەتە سونیە عەرەب بووە و ئەکسەریەتە عەرەبە شیعە کە مەوجودیەتیان لە لەحاز دینی و لە جەهانە ئیسلام نەبووگە، شیعە ماینۆرەتیەک بوو کە حتا نوێژی جومعەی ناکرد و شیعە لە سکوت و لە داتەپیانە مطلقا بوو، بە هاتنە دەوڵەتە ئێران سەری بەرز کردو، شۆهرەتە جەهانی پەیا کرد، چووە سەفە مخالەفەتکردنە کە دەوڵەتە ئیسرائیل لە ڕووکەشەوە نە لە بنۆ. دەوڵەتە ئیسرائیل دەوڵەتە قەومیە، دەوڵەتە ئێرانە شیعە، دەوڵەتە یەهودە جەهانیە. تامەی کە ئەمریکا عێراقی خستە ناوە دەسە ئێران، ئێمە باسمان کرد لەو جێگەوە ئێران خەریک بوو بدۆڕێ بە سەدام حسێن. ئەمریکا هات بە پیرە ئێران و لە ساڵە 1367 شەڕێکی ساختەی لە نێوانە خۆی و ئێران دروست کرد بەناوە شەڕە نەفتکەشەکان، پەیامی بە سەدام حسێن هەنار کە تۆ دەبێ لەگەڵ ئێرانە ئاگر بەس بکەی. و سەدام حسێن لە کاتێکا کە توانی بووی دیسانەوە خوزستان بگرێ تا دەواازەکانی ئابادان بڕواتەوە، دووبارە بڕواتەوە، مەجبور بوو پاشەکشە بکاتەوە و ئاگر بەسەکە قبولکە. بەڵام سەدام ئەیزانی حکوومەتە ئێران زەعیفە و ئەیتوانی بیگرێت، بۆیە ئیجازەیدا بە مجاهدین عەمەلیاتە فروقە جاودان بکە. مجاهدینە خەڵق بە 2-3 نیرو حتا شارە کرماشان هات، حتا دەواازەی شارە کرماشان هات. ئەگەر پشتیوانی هێزی عێراقی لەگەڵ بووە تا تارانی ژەڕووی، بەڵام پشتیوانی هەوایی نەما و مجاهدین لە 4 زەوەرە دایەن و عارز، یعنێ دەواازەیە ورودیە کرماشان لە شابادۆ. ئەگەر تاگرا تێگەین جا تێنە سەر ئەوزاعە عێراق، ئەقەلیەتێکی سنی حاکم کە گزارشی ئەکرد لە عروبە و ناسیۆنالیزمە عەرەبی و هەیکەلە ئەمە سەدام حسێن بوو. ئەمریکا سەدام حسێنی خست. دەوڵەتە ئێران ئەو عێراقی وا نەی ئەتوانی بیگرێت و بە شەڕ نەیتوانی بیگرێت، ئەمریکا تەقدیمە ئێرانی کرد. ئێستا جەمعیەتێکی ئەقەلیەتی سنی حاکم کە سەواد، کە پوڵ و دەسەڵات لە دەستیا بووگە، ئیمڕۆ بێدەسەڵات کردە، بێشوناس کردە. هێزە شیعە وابەستە بە دەوڵەتە ئێران، سپاه بەدر، تەمامە ئایەتوڵڵاهای عێراقیە کە لە ناوە دەوڵەتە ئێرانە بەدەسەڵات گەیون هاتنۆ لە ژێرە ناوە ئۆپۆزیسیۆنە عێراقی. دار و دەسەی شیعەکانە عێراق لە حیزب الدەعوە گرتگە تا سپاه بەدر گرتگە تا جەیش المەهدی و دار و دەسەی مقتەدا سەدر گرتگە، ئەمانە بوون بەکێ؟ بوون بە نوێنەرانە شیعەیانە عێراق و شیعە بوو بە ئەکسەریەتە حکوومەتە فەدراڵە عێراق. لەسەرۆ هەرێمە کوردستانی دروست بوو کە هەمان ڕێکەوتنە سەدام حسێن و عەبدولکەریم قاسم و ئەوانە بوو کە لەگەڵە مەلا مستەفا کردیان، هەر ئەو خاکەیاندا پێ، هەر ئەو ڕێکەوتنە کە سەدام کردبووی لەگەڵ ئەمانە، هەر ئەوانیانە لە بەردەسا بوو. 151 خاکی هەرێمیشیان پێ نەدانەوە دووبارە.
ئەمانە لەوێ دانریان بۆ خاتری ئەوەی کە حکوومەتە حەریم بتوانێت ناوچەکە وە کوردەکانی تر تەیار بکات ئامادە بکات لە ژێرە دەسە هێژەمۆنیە دەوڵەتە ئێران لە ژێرە ناوە ئێرانی بوون کورد تەیار بوێ بۆ تەرەکەندنە قەبارەیە دەوڵەتە شیعەیە ئێرانی دەوڵەتە یەهود زلی بکە بۆیە کورد مەشیایە دیسکۆرسێکی ئێرانیەتی بگرتایە ئەم دیسکۆرسی ئێرانیەتە پێگەکەی لەسەر ئاریایی مادبوون کوڕە دیاعەکۆبوون وە خاڵۆی کوورش بوون دانەریا بوو لە کاتە پەهلەویە بەڵام لە کاتە جمهوریە ئیسلامی بازنەی ئەمە درێژ ئەوێت و تەبدیل ئەوێت بە ئەم مەقولە خاوەرەمیانەیە گەورە بە دەسە ئێران قەرارە بکرێت ئەو تێئۆریەی وا پێکاکە هاوردگێسی گەلانە خاوەرەمیانە خۆیان بەڕێوە ببەن تحتە ناوە دموکراسیە ڕادیکاڵ لە ژێرە هێژمۆنی وە دەسەڵاتە کامە حکوومەتە ئێرانی لە ژێرە دەسەڵاتە کامە سوڵتان پادشاهە ئێرانی بۆیە ئەمەی کە پەکەکە هاوردگێسی ئەمەی حکوومەتە هەرێم تەبلیغی ئەکات وە خەریکە ئەی چەسپێنێت داستانە کەس کە ئێمەی کورد ئێستا لە ژێرە ناوە شارۆمەند لە ژێرە ناوە مافە مەدەنی لە ژێرە ناوە پلۆرالیزم و لە ژێرە ناوە دموکراسیە ڕادیکاڵ ئەوجا ناوچە بە ناوچە قەرارە خۆمان ئیدارەکەین ئەمە ئەو تەوەهومەسە بە ئێمە دریاگە و حکوومەتە هەرێم بە هەموو دام و دەستگایوە بوو ئەمە ماگەسۆ ئەم کارە بکە پس تو لەگرا ئەوێنی ئەوەی کە پێی ئێژن دەوڵەت میلەت ئەم دەوڵەت میلەتە کە ئەمانە بۆ کورد بەحسیان ئەکرد وتیان شکستی هێناوە دەوڵەت میلەتەکان لە دنیا شکستیان هێناوە و کوردی شکستی هێناوە و چوو پەیکاری لەگرا گزارش نەدریا کە کورد کێیە بەڵام گزارشێکی گەورە لەوەی کە ئێرانی کێیە دراوە ئێرانی لەم وێرژنە جەدیدەیە نە زمانە نە نژادە بەڵکو ئێران سەرزەمینە و ئینسانەکانی نە لە ناون دین نە لە ناون زمان و نە لە ناون نژاد دەستەبەندی ناکرین کەواتە ئەوەنە عەرەبێکی بەغایی ئێرانیە کە دانێ تارانی ئێرانیە ئەوەنە کاورایەکی زاخۆی و عەفرینی ئێرانیە کە دانەیە کرمانی ئێرانیە و ئەمانە هەموویان وانە ژێرە دەسەڵاتە حکوومەتە تارانە ئەمە کل لە داستانە کەس وا عەرەبە سونیە عێراقی نایزانێ ئیستا لەم ناوەڕاستە کێ لە بین چوو ئێمە دوو هێزمان هەست وا بە کەڵک ناین وا دەبێ نابود بکرێن عەرەبە سونیە سووری و عەرەبە سونیە عێراقی کە هەرتکیان ئەتوانن گزارش بدەن لە عروبە و گزارش بدەن لە ناسیۆنالیزمە عەرەبی ئەم ناسیۆنالیزمە عەرەبیە لە بەرامبەر یەهودیەت ئەتوانێ بوێسێت عێراق بەرەو کام مەسیر چوو بەرەو ئەو مەسیرە چوو کە سنیەکانیان خستە بازنەیەک و لە ژێرە ناوە مقاومەت لە بەرامبەرە هێزە ئەمریکا بتوانن تەفروتونایانکەن سنیەکان تەفروتونا نەبوون بە تەواوەتی بۆیە سناریۆی داعشیان بۆ تکرار کرد سناریۆی داعشیان بۆ دروست کرد داعش بەناو هێزێکی سنی تونڕە و بنیادگەرا بوو کە قەرار بوو لەگەڵی جوولەکە و لەگەڵ شیعە دەرکەفێ بەڵام داعش یەک فیشەکی بەرامبەر بە شیعەوە جوولەکە نەتەقان یەک فیشەکی بەرامبەر بە دەوڵەتە ئەسەد نەتەقان داعش کاری بوو بەمە لە هەر کوێیەکە کە جەمعیەتی سنی چە کورد و چە عەرەب بوو پەلاماری داوە کۆچیدان تۆ بڕۆ شارەکانە عێراق تەماشا بکە ڕەمادیە فلوجە تکریت مووسڵ
وكمربند دفاع طبيعية هريم كردستان كسنية عربون لوي همویان پاک کردەوە. ئێمە کەسانێکمان هەیە لە ناوە هێزە پێشمەرگەیە حکوومەتە هەرێمە، ئەمانە وەختی پەلامارە لادێ سونیە عەرەبەکانیان ئەدا کە ئێستاوا لە ژێرە دەسە حکوومەتە کازمیە هەرچی ماڵە سونیەکان بۆ وێرانیان کرد تحت ناوە ئەوەی کەمانە عەرەبن و چەپەڵن و کەسیفن کە ئەنەهو فقط عەرەبە سونی کەسیفە، عەرەبە شیعە کەسیف نییە، عەرەبە شیعە ڕەفیقیان و کوڕە خاسن و لاوە هەڵیگرە و ئەو حیسارە تەبیعیە لە عەرەبە سونی کە لە فیمابەینە ئێمە و شیعە بوو لە بەینیان برد. خب ئێستا سونیە عێراقی لە ساڵە 2003 تا ئێستا لێ ئەدرێت، دەسەڵاتی لێ سندیاگە، تەحقیر کریاگە، مەراحل بە مەراحل. مەرحەلەی ئەوەڵ دەرگیریتەکە ئەمریکا کە ئێوە ئەمبارتان دی وێرانی کرد ئەمریکا و ئەوایش مقاومەتی چاکیان کرد. لێو دوات داعشیان بۆ هاورد، شەڕە داعشیان توولانی کردەوە، مووسڵیان چۆڵ کرد بۆی داعش هاتە ژوور و داعش تەکلیتی وێران کرد، فەلوجەی کرد، ڕەمادی کرد و مووسڵیشی وا پێ کرد و هێزە حەریمە کوردستان لەگەڵ حکوومەتە عێراقی دەسیدا ئەم کارە. ئەمە گشتی فەرمانە ئێران بوو، ئەمە گشتی کارە ئێران بوو بە فەرماندەهیە قاسەمە سوڵەیمانی وە سوپاه قودس. دەی کێ سەرکوب کردیا؟ خەڵکە عەرەبە سونیە عێراقی. بەدەستە کێ؟ بەدەستە حکوومەتە هەرێم، بەدەستە شیعەکان و هەشتە شعبی و کتابە ئەهل حەق و ئەسحابە ئەهل حەق بە بیانووی داعش دەیان گروپ و ڕێکخراوەی نظامی شیعە دروست کردیا. ئاخرین تیرە تەرکش کە دەسەکە بڕ ئەخوا ئەها وەختێ گەرەکتانە کۆنکەنکەن دەست بڕ لێدەن، حکوومەتە عێراق مەشەیە بڕی بخواردایە تا شەکڵ بگرێ. ئێستا خەریکە شەکڵەگرێ بەرە مهەیا ئەبێت بۆ جێنشینیەکەی عەلیە خامنەی. ئاغای کازمی کێس؟ ئاغای کازمی کابرایەکەوە حقوقی خوێندووە، یاسای خوێندووە. ئاغای کازمی ڕۆژنامە نووس بووە. ئاغای کازمی فعالە، هەڵسوڕاوە، مافە مرۆڤ بووە لە بریتانیا. ئاغای کازمی سەردەبیرە ڕۆژنامەیە ئەلئوسبوع یانێ داهاتوویە ئاغایە بەرهەم ساڵح بووە کاتە خوای تا ئەوەی کە لە ساڵە 2016 ئاغایە کازمی ئەکرێت بە ڕئیسە ئستخباراتە عێراقی. ڕۆژنامە وانێک دەموچاو تاشیاگ نەتاڕیشی بوێ وەکو شیعەکان ها، نەگوزارشە لە ئەلبەدر بداها، نەگوزارش بدات لە کێ لە کەتائیب و لە جەیش المەهدی و ناننا حیچکام ئینسانێکی مستەقل ئەکرێتەوە کاورایە مستەقلوی لە حکوومەتە پارلەمانیا بێن بتوەن نەخوسوەزیری بانەدەسە دای حکوومەتە پارلەمانی سازوکارەکەی مشەخەسە تۆ ئەبێ حیزبت ببێ، ئەم حیزبی تۆ بڕواتە ناوە هەڵبژاردن، لە هەڵبژاردنە میزانە دەنگێ کە تۆ ئەیهێنی میزانە کورسیەکانە تۆ لە پارلەمانە مشەخەس ئەکا. ئەگەر ئەکسەریەتە کورسیەکانە پارلەمان لە ژێرە دەستە توابێ ئەو جار تۆ ئەتوانیت حکوومەت تەشکیل بەی. وانییە؟ ئاغای کازمی حیزبی نییە چۆن ئەتوانێ بێتۆ نەخۆشوەزیرە عێراق؟ چۆن ئەتوانێت؟ کەس جواو ناتەوە. ئاغای کازمی هیچ کاملە نەمادەکانە شیعەی پێوە نییە، لەبەرەوەی سونیە شکست خواردووەکان، سونیە ماڵ لە دەستریاگەکان، دەسەڵات لە دەستریاگەکان، جێبەجێکریاگەکان، ئاوارە بووگەکان ئەم جارە لەگەڵ چێهرەیەکی مەزهەبی شیعە قەرار نەگرن. ئەم جارە ڕواڵەت ئەم کاورا فەرقەکە، ئەم کاورا سەرڕیشی تاشیاگە، ئەم کاورا ئیشم مافە مرۆڤی کردگە، ئەم کاورا لە ژێر و بەحسە عروبەوە عێراق ئەکا، لە ڕواڵەت و بەحسە ئەوە ئەکا. ئەم کاورا بە حکوومەتە هەرێم ئێژێ شیمالە لە حەبیب شیمال لە عێراق. ئەمە بۆ کێز؟ ئەمە بۆ شیعەکان نییە،
ئەم تەئاترە بۆ شیعەکان نییە، ئەی بۆ کێس؟ بۆ سوننیە عەرەبەکانە. لەبەر ئەوەی سوننیە عەرەبەکان تەداعی بێتۆ زەهنیەتیان لە هەڵسانەوەی ناسیۆنەلیزمە عەرەبی عێراقی لە هەیکەلە ئاغای کازمیە. ئیستە سوننیەکان هێزیان نەماگە، هیچ تەفروتونا بووگن، شەکەتن، خوێنێکی فرەیان لێچووگە، شارەکانیان وێران بووگە، هیلاکن لە شەڕێک کە خۆشیان نەیانزانی بۆ کردیان. هیچ تێۆریەکی نەبوو، هیچ سەرکردەیەکی کاریزماتیکی نەبوو. چوونە پشت داعش دەست کردە یاڵەتە متحدەی ئەمریکا و ئێران. ئاغای کازمی لە دڵە چی هاتە دەرەوە؟ ئاغای کازمی لە دڵە ئێعترازاتە مردمە عێراق هاتە دەرەوە. ئێعترازاتە مردمە عێراق کێ دروستی کرد؟ ئێعترازاتە مردمە عێراق دەستگاهە ئەمنیەتی حکوومەتە عێراق دروستی کرد. کێ ئەقلەکەی دا پێی؟ کێ هەدایەتی کرد؟ سپاهە پاسداران، سپاهە قوچوە دەوڵەتە ئێران. لەبەر خاتری ئەوەی خەڵک باوەڕ بکات تحولاتێک لە ژێر ناوە ئینقلابە خەڵک لە عێراقا خەریکە شکڵ ئەگرێت، لەگرا خەڵک بازی ئەدرێ، خەڵک ئەیان کێشنە خیابان و خوێنیان پێ ئەدەن، خۆشیان لەسەر و ڕێک ئەخەن. ئەم دەوڵەت ئستیعفای کرد، ئەو دەوڵەت ئستیعفای کرد، لە پڕێکا کازمی سەری دەرهاورد. کازمی کێس؟ کازمی کاورایە ئەستخباراتیە و ئەم ئێعترازاتەی دروست کرد و هیدایەتی کرد. بۆ ئەم کارەی کرد بۆ خاتری ئەوەی خەڵکی عێراق بێژێ خوا هەڵی ناگرێ، ئێمە توانیمان بین چی بکەین؟ بین ئیرادەی خۆمان بەسەر حکوومەت و بین ئێمە لە بەرامبەر گەندەڵیا وێسیاگین و ئاغایە کازمی تێ گەندەڵی لە بین ئەوە. بزانن هەمووی ئێوە ئەزانێت کە گەندەڵی بە سیستەم لە بین ئەچێت، بە نۆرم و ئەخلاق لە بین ئەچێ. گەندەڵی بە لابردنە مۆرەکان لە بین ناچێ، لە هیچ کوێی دنیا لە بین ناچێ. ئاغایە کازمی 100 نەفەریش لە کاربەدەستانە شیعە بگرێت. ئەمە دەلیلی ئەوە نییە ئەم ئاغا ئینسانە چاکێکە، ئەمە دەلیلی ئەوە نییە، ئەمە گشتی خەڵک خەڵەتاندنە. ئەم عێراقە 3 ملیۆنی لێ مردگە، با 100 نەفەریشی لێ بگیرێت. مهم ئەوەسە سیستەمەکە بمێنێت، مهم سەری ئەوەسە کە مردم باوەڕ بکە، بڕوای پێبێنێ کە ئەمیانە خاسە و هەموو ئینتمایش پێبە. ئێوە لە بیرتانە نەوشیروان مستەفا کە هاتووەتی من ئۆپۆزیسیۆنم هەموو خەڵکی هەرێمی لەگەڵ کەوت، ئەوەی معتەرز بوو لەگەڵی کەوت. دەیخۆ ئەم مردمە نەی ئەزانی ئۆپۆزیسیۆن یعنی چی. بۆ خاتریەوەی ئەمسارە بەختیار عەلی پێیان وتبوو ئۆپۆزیسیۆن و لاو ئەم خەڵکە وەیە زانی ئۆپۆزیسیۆن ئەڕوات دەسەڵات سیستەم لاوە، نانزانی ئۆپۆزیسیۆن حیزبێکە ئەڕواتە ناوە دەسەڵات بە ساز و بەرگی دەسەڵات کار ئەکا و ئەڕوا لە بەرامبەری مەسەڵەن مەسعودی بارزانی کە دەسەڵات واوە دەسیە ئەوێسێ وەسایەکە دەسەڵاتەکە لە مەسعود بسێنێت، بەڵام لە هەمان یاسا، لە هەمان قانون، لە هەمان سیستەم، دەی هەمان یاسا، هەمان قانون، هەمان سیستەم مەسعودی بارزانی ئەتوانێت فەسادی تیابکاوە بتوانێت بە دەنگدان لە ڕووکەشەوە دەسەڵاتی بەدەسوێ وە گۆڕان ناتوانێت هەچکارێکە. وسولەن گۆڕان ئەم ئیدعایە نەکردگە کە من حکوومەتە هەرێم ئەخەم، کە من سیستەمە حکوومەتە هەرێم ئەخەم. گۆڕان بە ساز و بەرگی یاسای عێراقی بووگە بە حیزب. چون ئەمە نایژن بە خەڵک و چون خەڵک ئەمە نازانێت و چون ڕووناکبیر ئەمە بە خەڵک نایژێ، خەڵکی فەقیر تووشی قەیرانی فکر ئەوێ ئیعتمادی لە دەست ئەدا. ئەم خەڵکە دەبێت دائیمەن ئیعتمادی لە دەست بدات، دائیمەن هەست بە بێهێزیە خۆی بکات تا هەمیشە دانەیەک پەیدا بوێ بە هەندێ شعارە بریقەدار لە ژێرە ناوە کەسایەتیە گەورەیە دەسەڵاتدار خەڵک بەخەڵەتێنێ، وەکو جەریانەکە وا بەرهەم ساڵح کردی. ئەم خەڵکە 1 ملیۆن جاری تریش ئەخەڵەتێ، کارێکی نییە. تۆ کاورایەک تێریت ئەم خەڵکە فکرەکە کار بەدەستە، پارەی هەیە، هێزی هەیە، ئەم پیاوە چاک بووە و قسەکەی گۆڕیوە و ئەی گۆڕێت و خۆ من خۆم ناتوانم بیگۆڕم.
ئێستا خەڵک ئێوە ئەوێنن هەمووی حەز بە کازمیەکە، هەمووی حەز بە کازمیەکە. ئەمە کازمی کێز؟ کازمی خەریکە چیەکە؟ کازمی ئاخرین هەناسەی عەرەبە سونی ئەکێشێ، ئاخرین هەناسەی ئەکێشێ. لە ژێرە کامە ناوە؟ لە ژێرە ناوە دوو خیاڵ و سەودا. سەودای ئەوەڵ گزارشە عێراقی بوون و ناسیۆنالیزم بوونە کازمی لەسەر چییە؟ لەسەر ئەوەسە کە چوارچێوەی جوغرافیە عێراق بەرجەستەکاتەوە. لەگرا چی چوارچێوەی جوغرافیە عێراقی خستکەسە مەترسیوە کە ئەمانە ئەتوانن مانۆڤری لەسەر بدەن؟ لەگرا ئاغای کازمی حەملە ناواتە شێعەگەری، حەملە ناواتە دەوڵەتە ئێران، بەڵکو ئاغای کازمی لە ڕووکەشەوە حەملە ئەکاتە دەسەڵاتە هەرێم. دەسەڵاتە هەرێم کامە دەسەڵاتە؟ دەسەڵاتە هەرێم دەسەڵاتە قانونی دەستوریە عێراقیە کە جەلالە تاڵەبانی و مەسعود بارزانی حکوومەتە عێراقیان دروست کرد کە ئێستا کازمی بووە بە نەخۆست وەزیری. ئێستا کازمی بۆ خاترەوەی عەرەبی سونی بخەڵەتێنێ حەملە بە کێکە؟ حەملە بۆ حکوومەتە هەرێم ئەکا. خەڵکیش چون تئۆری سیاسی پێنیە، چون تئۆری ئینقلابی پێنیە، چون معتەرزە ئەڕواتە خیابانۆ گەرە کێسی حکوومەتەکە هیلاکە تا کازمی بێت تەباتە سەری. ئەمانە گەرەکیانە بێژن وا ئیتفاقەکەفێ، ئیتفاقەکە ئەبێ وا بکەفێت. لە کاتێکا کازمی دوو شت خەریکە لە بینەوە. ئاخرین مقاومەتە عەرەبە سونی وەلە وەهمە پاراستنە چوارچێوە عێراقا و ئیشارە نەکردنە بە شێعەکان نەبوونە ڕەواڵەتە شێعە وە بە ڕەواڵەتە خۆی کە گزارش لە ناسیۆنالیزمە عەرەبی ئەدات. ئێستا تەنیا دوژمنێک کە حەملەی پێکا کوێز؟ حکوومەتە هەرێمە. و هاتگە ئاخرین مقاومەت و ئاخرین خوێندنەوەی کوردی لە ئینسانە کوردی بسێنێتەوە. ئینسانە کوردی لە ڕوانگەی کوردیەت و مستەزعەف ئەوێ، مستەزعەف ئەوێ. هەیکەل و قەبارەی حکوومەتە هەرێمی بۆ ناگۆڕن، بەڵام حتا ئەتوانن هێزی ئەگرن. نەک لەبەر ئەوەی مەسعودە بارزانی پووری کەمەوێتەوە، نا، بگرە فرە مەسئولێتێ لە سەرشانی لاچێ، لەبەر ئەوەی هێزی مەردمی کورد بگرن. هیچ وەختی تر کورد نەتوانێ خۆڕێ بخە، هیچ وەختی تر کورد نەتوانێت لە هێزی مادی خۆی کەڵگوەر بگرێ. هیچ وەختی تر ئەقڵیەتی کوردیەتی سربەخۆ وە جەهانە کوردی نەخولقێ. و کازمی گەرەکێ ئەم کارە بکە. سەرکەوتوو بووە، تا ئیستە سەرکەوتوو بووە، تا ئیستە توانیوێتی هەر لە خۆڕا ئیدەیە لەم هەرێمی کوردستانە بەرەو خۆی ڕابکێشێ و سرنجەکان بەرەو خۆی بێرێتەوە. بەس ئێوە دیتان ئەو اتفاقاتانەی کە لە ئێران خریا لە عێراقیش هەروە بوو، دروستیان کرد، ئاعترازاتیان دروست کرد. هەموویان گەرەکیان ئەم پیلانە بگێڕن لە ژێرە ناوە ئاعترازات مردمیە. تۆ ئەوێنی شاسوار تێ بە خەڵکیێژێ بێنە خیابان و سەعاتی 5 ئێوارە تا 6 ئێوارە و فیکە لێ ئەدەین و هەڵا قونین و ئەمە بۆ چییە؟ ئەمە بۆ خاتری ئەوەسە کازمی بەڵگەی بەدەستیاوێت کە بتوانێت زیاتر قاچخاتە ناوە حکوومەتە هەرێم. خەڵکیش تەجروبەیەکی 30 ساڵە لە فەساد، لە درۆزنی، لە کاولکاری، لە ئینحیسارات، لە نابودی کوردی، دیسکۆرسە کوردی و ئینسانە کوردی لە حکوومەتە هەرێم هەست. حکوومەتە هەرێم مەئموریەتە خۆی تەواو کرد، بە باشی تەواوی کرد. ئینسانە کوردی تا سەرمەنزەڵە فەساد و نابودی بردەگەل. ئەم ئینسانە کوردی ئەمڕۆ مقاومەت ملی نەماوە، تعریف ملی نییە. ئەم ئینسانە کوردیە ئەمڕۆ حاضرە ئەستزعافە ئەم حکوومەتە هەرێمە بوێنێت لە ژێرە ناوە دەستکەوتە خۆی. حکوومەتە هەرێمیش ئەمەی پێی خۆشە، حکوومەتە هەرێمیش دائیمەن پێی خۆشە بڵێ من
لاوە و کارە گەورەم بەدەسەوە بوو دژمنان نەیان هێشت ئیسێکە ئێژێ خەڵکات و ئاعترازی کردو خوا بۆ خەڵک نەسازێ و خەڵک بۆ واتان کردو دە ئێمە فەسادمان کردو ئێوە بۆ ئینتیمای نیشتیمانیتان نەبوو بۆ نیشتیمانی نەبوون بۆ چوونە پشتە کازمی ئەوە ئێمە بەخەسێنن ئەوەی ئەخەسێکی کوردیەتە ئەوەی ئەخەسێ عروبەی سونیە بۆ ئەوەڵین بار لە تاریخە خاوەرەمیانە دانەیە شێعە گەرە کێسی بەڕواڵەت گزارش لە ناسیۆنالیزمە عەرەبی بکە کازمی ئەم هەیکەلە ساختەس ئەم هەیکەلە شێعە ساختەس شێعەیە عێراقی ناڕواتە ناوە بازنەی ناسیۆنالیزمە عەرەبی شێعەیە عێراقی ئەڕواتە ناوە بازنەی ناسیۆنالیزمە ئێرانی ئێران چمکە براکەم چیرۆکە دوو فاقی هەست دوو باڵی هەست یەکێکی ئاریابازیە یەکێکی شێعەبازیە بە ئاریابازیەکەی کورد ئەگرێ بە شێعەبازیەکەی جەمعیەتی شێعە و تورکەمەن و ما بەقیەی عەلەویەکان و ئەوە یارسانیەکان و گشتیان ئەگرێ پس ئەمەی یەهود داینیاگە قەشەنگ داینیاگە پس ئێوە دیتان خروجی ئاعترازاتە عێراق بوو بە هاوردنە کاراکترێکی کارتۆنی نەمایشی بە ناوە کازمی لەگرا کازمی لەوێ کازمی لەسەر شەقام کازمی لەگەڵ مناڵێکە کازمی لەگەڵ فلانە کەسە کازمی لەگەڵ کۆرۆنایە کازمی لە ئەمریکا کازمی نانە بەیانیان ئەخوا لە ناوە فڕۆکە کازمی بە عینەک دوودی کازمی بە کوت و شەرواڵ کازمی بە عەگال کازمی لەگرا کازمی لەوێ کازمی لە هەموو جێ بۆمباردمانتە زەهنە مەردەمە عێراقەکەن عەرەبە سونی شکەست خواردو عەرەبە سونیە خاک لە دەستداک عەرەبە سونیە کیان لە دەستداک عەرەبە سونیە دەسەڵات لە دەستداک عەرەبە سونیە پشتچکیاک لە ناسیۆنالیزمە عەرەبی عەرەبە سونیە پشتچکیاک لە ڕووبەرە دینی و مەزهەبی عەرەبە سونیە سەرشۆڕ لە کارنامەی حکوومەتە سەدام حوسێن و سەد ساڵەی عێراق عەرەبە سونیە سەرشۆڕ لە کارنامەیە داعش ئێستا لە ژێرە هەیکەلە موسلحێکی عێراقی ڕیشتاشیاگە سێوەڵتاشیاگە مۆدێڕنە ئەمنیەتی قەرارە عەرەبە سونی هەموو زامەکانی ئیلتیام پێیا بکە بە حەملەیە کازمی بە بڕێک چهرەیە شیعەی فاسد و حەملەکردن بە حکوومەتە هەرێم لەگرا قەرارە دوو عنسر لەبین بچێ لە عێراقا عنسر کوردیەت وعنصر عروبەیە سنی ئێمە شاهدین عروبەیە ناسیۆنالیزمە شیعەیە خەریکە لەدایکەوێ کە ئێستا دەوڵەتە ئێرانی پەل بەهاوێ لە ژێرە دەسە ئەمە وەکو خاتراتە فاتمیانە مصر پەل بەهاوێ لە ژێرە دەسە ئەمە کازمی نوێنەرایەتیە عروبە بکاوەلی ئەم دەحفە بە باڵە شیعە عروبە بکاو ئەم دەحفە بە باڵە شیعە خەڵکە خاوەرەمیانەی مەندوو لە حکامە فاسد لە خاندانە فاسدە سعودی لە حکوومەتە فاسدە کودەتاییە نظامیە مصر لە حکوومەتها یەک لە دوای یەکە ئەم خاوەرەمیانە ئەو جارە دانەیە هەیکەلێ ناسیۆنالیزمە عەرەبیە شیعە ئەوێنن کە وا لە ژێر دەسە هێژمۆنیە دەوڵەتە ئێرانی وە نۆکەرە دەوڵەتە ئێرانیە ئەگەر تاگرا کەفت ئەو وەختە ئەزانین ئێعترازاتە خەڵکێشێ بەرەو کوێ بچێ مەلا بەختیار گوێ دوا پێ ئەمە ئەوە نییە تۆ باسی ئەەکەی تۆ خەریکی باسە شتێ تر ئەەکەی کۆرۆنایە و بحرانە کۆرۆنایە و پارنیە و چەکنیە و تێت و ئەڕوات و لە عیداڵەت بە وجود نایە لەم سەرزەمینە کورد قەت عیداڵەتینەوە مەلا بەختیار خەیلێ بێ ئەنسافی خەیلێ بێجات کرد کە کورد عیداڵەتی نەبووە کورد دەستگاه فەلسەفی بووگە ساختارە حکوومەتی بووگە ساختارە ژیانی بووگە ئەخلاق بەزەیی بووگە چۆن عیداڵەتی نەبووگە ئەخت قسەی مفتەکەی لە خۆتەوە هەروە ئێستا ئێوە گەرەکتانە دڵێ بە خەوف و دڵێ بەڕەجا و پاڵانێنە و خەڵکو و پاڵنانێنە خەڵکو و خەڵک بێتە خیابان و خەڵک نەڕواتە خیابان خەرێکن خەڵک کۆنترۆڵەکەن و ناهێڵن ئەقڵە خەڵکی بڕواتە دەرەوە باشە کە پەیمانە حەیدەری
ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ یارانە ڕاپەڕین لە هەرێمە کوردستانە خەریکن ئینقلاب بنیادینێ دروست ئەکەن کە سەرکردەگیە هەموو عێراق بکەن بەڵام ئێوە گەرەکتانە چی بکەن ئێوە گەرەکتانە شقامە کوردی بەرەو ئەوە ڕابکێشن تۆ ئیستا ئازارە تەس و هەریستە بێرە خیابان و سعاتی پێنجی ئێوارە و تۆزێ خۆت ڕاشەکێنە و خۆتەکان بە و حەزی پێەکەیت و ئەچیتە ماڵ و بەرەبەر ئیتفاقات دەست پێەکە تۆ گەرەکتە وا بکە وەرەژی تئۆری نییە و ناکرێت و تئۆری نییە و خەڵکەکە نازانێت و خەڵکەکە یاخی و خەڵکەکە گەرەکی بیشێوێنێت و نا هەر ئینقلاباتی ڕەهبەرانە خۆی پەیدا دەکات ئێستا ئێمە ئەزانین لەگەڵ کیا ڕوبەڕووی مەلا بەختیار ئێمە لەگەڵ دەوڵەتە شیعەیە عێراقی ئیمڕۆ بە کازمی دەمامەکی گۆڕاکە ئیمڕۆ دەوڵەتە شیعەیە عێراقی گەرە کێسی تەئاترە سەدام حوسەینە ناسیۆنالیزمە عەرەبی بکە بە ڕەوایەتە شیعە نە بە ڕەوایەتە سنی تەوەجۆت کرد بۆ خاتری ئەمەی کە ئەم هەیکەلی کازمیە خاص گەورە بکەنەوە بۆ خاوەرمیانە تۆیش ئێشێ چۆک بەی دەستورە پێدریاگە چۆک بەی تۆ ئێشێ پاشەکشە بکەیتەوە لە بەرامبەر کازمیە و ئەم پاشەکشە تۆ چۆنی ئەەکەیتۆ لە ژێرە ناوە ئێعترازاتە مردم لە سلێمانی و لە هەولێر و لە جێگەهای ترە تۆ ئەقڵەخەیتە ناوە زەهنە ئەوانەی وا تەزاهورات دروست ئەکەن خەڵکەکە گشتی ناڕەحەتە خەڵکەکەی ئێمە نابود بووگە خەڵکەکەی ئێمە هاڕیاگە خەڵکەکەی ئێمە بۆ شوێنی بەهانوو بە بیانوە گەڕێبێتە خیابانەوە بەڵام تۆ نایەڵی ئەمانەی تێنە خیابانەوە ڕەهبەریەتی خۆیان پەیداکەن ڕەهبەریەتی خۆیان لە ژێرە یەک دیسکۆرس پەیداکەن تا بتوانن ڕەهبەریەتی ئەوەی شووە تا ئیستا هاڕیاگە بە ناوی سونی عێراقی بکەن عەرەبە عێراقیە شیعە لە هەرچی کەسە ئێرانی ترە خوێنی داگە بۆ مێرانە کار بەدەست بووگە لە مێرانە هاشمیە شاهڕوودی عێراقی بوو لاریجانی عێراقی جوولەکەن ئەمانەها با بزانی ئەو عێراقە لەژێر ئەو ئێرانە لە ژێرە دەسە ئەمانە کریاگە ئەمە دەوڵەتە شیعەست و حاڵیتە ئاریابازی تئۆریە سیاسیە یەهودە با بزانیت ئێستا گشتتان تەوتەعەتان کردگە بەر عەلەیهە کورد و بەر عەلەیهە عەرەبە سونی پس ئێستا ئێمەی کورد لەگەڵ کیا تەرەفین ئێمەی کورد لەگەڵ دوو ڕەوایەتە جوولەکە تەرەفین ڕەوایەتە تورکیەتە جوولەکەی خەزەری ڕەوایەتە ئاریایی شیعەیە جوولەکەی ئانوسیە ئێرانی عەرەبەکان کێنێمە لەگەڵیانە ڕوبەڕووین لە سووریە لەگەڵ عەرەبە عەلەویە بەشارە سەد ڕوبەڕووین لە عێراق لەگەڵ عەرەبە شیعەیە عێراقی ڕوبەڕووین لەگەڵ یەک دانە سونی ڕوبەڕوو نین پس اتفاقات داهاتوو وا خەریکە ئەچێوە لە ئێمە لە ئێوەی ئەشێوین بە هەموو هێزمان لێتانی ئەشێوین ئەم دیبەیتە لەسەر ڕێگە حەل لە سێوەم بوو ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بەم دیبەیتانە کە ئەیکا گەرەکێسی ئەوانەی وا مێشک و سەودای ڕەهبەریەتیان هەز لە سلێمانی زاخۆ کەلار خانەقەین کەرکووک مەتریاڵە خۆراکی و فکری و تەحلیلیان پێ بدات تئۆریە سیاسی و جەهانە کوردیان پێبات تا ئەوان بتوانن سەرکردگیە قیامە سەراسەری بکەن تا بتوانن بەرەو بەغا بڕۆن لەگرا کورد ئەتوانێ ئێعتلاف کا و سەرکردگیە ئێعترازاتە سونی عێراقیش بکە بۆ ئەوەڵی بار لە تاریخە و ئەتوانێ بیکە و ئەتوانێ لە بەرامبەر شیعە بوێسێت و ئێمە گەرەکمانە ئەو کارە بکەین تەوەجۆت کرد مەلا بەختیار داستانەکە ئەمەسە ئەمانە گەشتی سناریۆن و ئێوە خەریکن ئەیوەنە بەرەوە بۆیە ئەمە لە ئێوە ئەشێوین نایەڵین کازمی بە عنوانە هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەبی شیعە کە ئێران دروستی کردگە دروست بووە پس فازە دەوەمە دروستکردنە هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەبی بۆ نابودکردنە مطلقە عەرەب بە کازمی و کەوتە سەرە غەلتەک و خەریکە ئەڕوا پس ئێمە
تۆ تحمل ناکەین، حکوومەتە هەرێم تحمل ناکەین، اعترازات کارتۆنی نەمایشیش ناکەین لە ژێرە دەسە کەسانێ وەکو شاسوار ئەولواحی تۆ بیهێنێریتە دەرەوە بێژی بڕۆن اعترازات بکەن پرۆژەکەش یەکێکە تۆ و کازمی و گشتیان خەریکن فەرمان ئەوەن لە دەوڵەتە ئێرانیش پرۆژەی یاڵەتە متحدەی ئەمریکا زێواتە بەرەوە بێر و خەڵک بێرە خیابان و بیگرە و بەریدە و بیگرە و بەریدە و بیگرە و بەریدە و تا یەواش بۆ ئەووەڵین بار لە تاریخە دانێ عەرەبە شێعە گزارش بکات لە ناسیۆنالیزمە عەرەبی. ئەمە خەیلی مهمە، ئەمە هەیکەلسازیە جەدیدە. ناسیۆنالیزمە عەرەبی خەریکە منحرف ئەوێ ئەکەوێتە دامەنە دەوڵەتە شیعەیە یەهودە ئێرانی و ئێوە خەریکن ئەو کاراکەن بۆی. ئێستا خەریکن تحت ناوە اعترازات مختلف و لاوە و بێنە و بابن کەپسووتێنین و بافڵام بکەین و ئێمە چیەکەین ڕێگە حەل لە سەوەم بەم تەحلیلەی کە من بۆ تۆم کرد. ئێستا ئێمە لەم عێراقە دوو میلەت وەستاوین لە بەرامبەر ئەم تەوتەیە هەرتێکیشمان نابوود کریاگین. سونیە عێراقی نابود بووک بە تەوەهومە عروبە کە هەرزگاهێ هەیکە لە ئەم کوردستان و هەرێمی کوردستانە ئەی خاتە باوەشە شیعە بەڕاحەتی خاتە باوەشە شیعە. کورد کە بە ئاریایی بازی و حب دەوڵەتە ئێرانی و فەسادە ئێوە لە ژێرە ناوە کوردایەتی هیچ ئینتمایەکی نیشتمانی نەماگە، هیچ کوردایەتێکی نییە و تفیتەیەکە وەلێ بە شدەت حەزەکا بە ئێرانیەت حەزی پێیەکە خۆشی تێ وەکو هەیکە لە پەکەکە وەکو هەموو شتێکی ئێرانی. ئێمە ئێشێ لەم دوو میلەتە نابود بووگە ئاڵتەرناتیڤە بە دەستگرتنە خاکە عێراق بەدەربێرین. پس اعترازاتێک ئێمە لە هەولێر و زاخۆ و کەلار و خانقەین و کفری و مەندەلی و کەرکووک بەڕێوەی ببین گەرەکمان ڕەهبەرانێکی کوردی بۆ دروستکەین کە ڕەهبەریەتە ئەم مەردمە بکەن کە ئەم قیامە لە کوردەوارەوە بتوانێ سنیە شیعەیە سنیە عەرەبە عێراقی ڕەهبەریەتکە بۆ گرتنە بەغا. ئەمە اعترازاتە فقط لە هەولێر و لە سلێمانی تەواو ناوێت، حتا گرتنە بەغایشێ پەیام ئێشێ ئیدامە پیا بکە و عەرەبە سنیە عێراقی مەجبورە لە ژێرە پەرچەمە ڕەهبەریەت و فەرماندەهیە کورد بێت لەبەر خاتریەوەی خۆی لە بەینەچێ خۆی نابوود نەوێت. ئەمە چۆن ئەکرێ با ئێمە بڕێ ڕەهبەرانە کوردی دروستکەین کە مسلەتون بە زوانە عەرەبی و بتوانن تەحلیلەکان جەهەنبینیەکان و مبارزاتەکان بە عەرەبی ڕوو بە خەڵکە سنیە عێراقی بانگەواز بکەن و ڕەهبەریەتە قیام لە هەرتک بەشا بگرنە بەرەوە. ئەو جار ئەم قیامە نە تۆ لە بەرامبەر توانی بوێسی نە حکوومەتە عێراقی توانێت لە بەرامبەریا بوێسێ. جامعە دوو قوتبێوێتەوە مردمە واقعی لە بەرامبەر پلان و تەوتەیە نظامە سڵتە. تۆ ئێژی ئەمە ناکرێ لێ تۆ ئیمکانات وا لە بەردەسا خەریکی ئەیکەی وەلێ ئێمە خەریکین بازیەکە لێ ئەشێوین و لێتی ئەشێوێنین نایەڵینەم بازیە بووەن سەبر و تەحملیشمان فرەس چون ئەزانین ئەمەی ئێوە دروسیەکەن فەسادن دەرفەسادە و ئێمە نایەڵین ئەمە ئیدامە پەیاکە، نایەڵین ئەم مردمە لە ناو فەسادا هەستە بێ بەدەسەڵاتی بکە، نایەڵین ئەم مردمە لە ناوە فەسادا لە بین چێت، نایەڵین ئەم مردمە لە ناو فەسادا تووشی وەهم بوێت. تۆ دەست هەست، تەلەڤیزیۆنت هەست، تۆ میدیات وا لە بەردەسا، ڕۆژنامەوانە وا لە بەردەسا، پارەت وا لە بەردەسا، ئەبزار وا لە بەردەسا، مردمی پێتێریتە دەرەوە پێوەیتە ماڵەوە لێ ئەگری لێ ئەکوژی. ئێمە چیمان هابەدەسەوە؟ دوو عنسر. عنسرە ئەوەڵ ئیمانە، عنسرە دووەم ئەقڵ و ڕەوایەتە کوردیە. بەم دووە شەڕەتۆکەی
دەیا ئەتخەین و ئەیوێنی ئەتخەین یا ئەوەی کە تۆ ئێمە حتا تایە نابوو دەکەین بە تەواوە بێ. ئەمە وەڵامە مەلا بەختیار بوو لە کۆنفرانسێکا کە دوێکە بەرگوزاری کرد. ئاخرین کەلامیش کۆیکەنەوە ئەم کازمی بازیتانە و ئەم ئێترازاتە فەیکە ساختەگیە کە ئێمە بەرەبەرە ڕەهبەرانە ئەم ئوممەتەمانە دۆزی گەسەوە پەیدا ئەبن و تێن و ڕاهبەریەتە خۆیانەکەن. لایەوە خۆش.